لەبێت هەواڵە هونەرەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەم. وەشانی نووسیار با هاوبەشی لەگەڵ ناوەندی ڕەهەند و کتێبخانەی ڕۆمان ڕێوڕسمی ناساندن و واژۆکردنی شانۆنامەی بەرەوکەناری هونەرمەند دانا ڕەوف ڕێک دەخات. بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە شانۆنامەی بەرەوکەنار میوانداری هونەرمەند دانا ڕۆفمان کردووە نووسەری شانۆنامەکە. کاک دانا سڵاو لێبێ بەخێربێ. زۆر سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. ناوەڕۆکی شانۆنامەی بەرەوکەنار باس لە چی ئەکات؟ بەرەوکەنار باس لە 5 ژن ئەکات بە 5 مەعانات و 5 کارکتەری جیاوازەوە کە لە بۆتێکان لە یەختێکتان لە بەلەمێکان یانێ بەرەو شوێنێ بڕۆن شوێنێکی نادیار. ئەم 5 ئافرەتە لەم بەلەمەیە کۆمەڵێ مەعاناتیان هەیە هەرێکی بە شێوەیەک لە شێوەکان مەعاناتی خێزان، مەعاناتی خۆشەویستی، مەعاناتی خیانەت، مەعاناتی بارودۆخی کۆمەڵایەتی، مەعاناتی کەسیێنی، هەرێکی بە هۆکارێک ئەوێ ڕابکە، هەرێکی بە هۆکارێک ئەوێ دوور بکەوێتەوە، بەڵام شتێکیش کۆیان نەکاتەوە. ئەو شتش ئەوەیە کە هەر پێنجان یەک ئاواتیان هەیە کە ڕزگاریان بێ. بێگومان فەزای شانۆنامەکە لە دەرەوەی دەسەڵات و کاریگەری پیاوەیە. ئەم ئافرەتانە خۆیان بە تەنهان لە زروفێکی سەختان لەوانەیە بگەن، لەوانەیە نەگەن، لەوانەیە ڕزگاریان بێ لە هەمان کاتە لەوانەشە تیا بچن. بەڵام ئەوان ئەو هەنگاویان ناوە بەبێ پاشگەز بوونەوە، بەبێ ئەوەی ئاوڕ بنەوە بۆ دواوە ئەیانەوێ دەرباز بن و بگەنە شوێنێک هەر شوێنێک بێ. بێگومان هەرێکەشیان کۆمەڵەشتیان لە پاش خۆیانەوە بەجێهێشتووە. بۆ نمونەیەکێ لەو ژنانە کچێکی لە باش بەجێ خۆ بەجێشتووە، هەنێک دایک و بوو برایت بەجێشتووە، هەنێک هاوڕێی بەجێشتووە، بەڵام بەبێ پاشگەزبوونەوە ئەو بڕیاریان ناوە کە دەرباز بن. شانۆنامەکە باسی ئەو چارەنووسی ئەو 5 ئافرەتە ئەکا لە شوێنێکی خەتەرناک و جیاوازە. لە شانۆنامەکانتە تا چەند دەنگی کەپکراوی ژنان بوونی هەیە؟ ئەوەی ڕاستی بێ من لە هەموو شانۆنامەکانمە باسی پەیوەندیەکانی ژن و پیاو ئەەکەم، باسی مەعاناتی ژنەکەم، بە هەمان شێوە باسی مەعاناتی پیاویژەکەم لەگەڵ ژنە. شانۆنامەکانم بە شێویشی گشتی بە دەوری پەیوەندیەکانی ژن و پیاوە ئەخولێتەوە. من بەبێژن ناتوانم بەردەوامی بم بە ژیان، بە هەمان شێوە ژنیش بەبێ پیاو ناتوانێت بەردەوامی با بە ژیان. شانۆنامەکان باسی ئەو پەیوەندی ئاڵۆزە ئەکا لە هەمان کاتە ئەو پەیوەندی ساکارە، ئەو پەیوەندێک کە لەوانەیە پڕبێ لە کێشە، لە هەمان کاتە لەوانەیە پڕبێ لە سۆز و خۆشەویستی. باسی پەیوەندی ژن و پیاوەکە بەبێ ئەوەی من بەبێ هیچ شێوەیەک باسی کات و شوێنم کردبێ، هەموو ژنێک ئەتوانێ خۆی تا بدۆزێتەوە، بە هەمان کاتە هەموو پیاوێکیش ئەتوانێ خۆی لەو مەعاناتەیە لەو کێشانەیە لەگەڵ ژن هەیەی یان ژن لەگەڵ پیاو هەیەی خۆی بدۆزێتەوە. بێگومان تەنها باسی کێشەم نەکردووە لە شانۆنامەکانمە، چەند باسی کێشەکراوە، ئەوەنگە باسی خۆشەویستیش هەیە، ئەوەنگە باسی پێکەوە ژیانی ژن و پیاو هەیە. توانم بە شێژی گشتی بڵێم شانۆنامەکان باسی پەیوەندی ژن و پیاوەکە. گرنگی دەقی کوردی بۆ کارکردن لە ئێستاە بۆ ئێمە تا چەند گرنگە؟ دەقی کوردی گرنگێکی زۆری هەیە بۆ دروستبوونی شانۆی کوردی. ئەگەر ئێمە هەموو شانۆکانی جیهان بە دەقی خۆیان دروست بوون، بەخسا ئەگەر بۆ نمونە سەیری شانۆیەکی گرنگی وەکو شانۆی ڕووسی بکەین کە لە ستانسافسکی لە سەدەی پێشووە خەریکی بوو، دامەزرانی بوو، خەریکی دروستکردنی تێورێک بوو بۆ پێگانی ئەکتەر. کەیچی خۆف هاتە دروست بوو لەگەڵیا، کەیچی خۆف شانۆنامەکانی بوو ئەو شانۆیە نووسی
دوای ئەوە ئەو توانی زیاتر برەو بە تێورەکەی خۆی بە برەو بە هوەری نواندن بە برەو دروستبوونی شانۆکەی خۆی بە شێوێکی گەورەتر بکە لەبەر ئەوە شانۆی کوردی یان شانۆی هەر وڵاتێک تێکستی شانۆیی ئەو وڵاتە زۆر گرنگە شانۆی کوردی پێویستی بە دەقی شانۆی کوردی هەیە بەڕاستی بۆ ئەوی بتوانێت هەناسەیەکی تەندروست بە بۆی بتوانێت بە شێوەیەکی پراکتیکیش بەرەو پێشەوە بچێت ڕاستی ئەمە شانۆی زۆر کارمان کردو لە دەقی شانۆی جیهانیە ئەو دەقی شانۆی جیهانی زۆر گرنگە بۆ ئێمە بەڵام بە هەمان شێوەش دەقی شانۆی کوردی پێویستیەکی زۆر گرنگە بۆ دروستبوون و بۆ گەشەکردن و بۆ شانۆیشی تەندروستی کوردی. هەنگاوی داهاتووی داناڕۆف چییە؟ من هەردوای بەرەو کەنار دەقێکی کەم نووسیوە بە ناوی لێکترازان کە باس لە لێکترازانی کۆمەلگاکە لە هەموو ڕێیەکەوە لێکترازان لە خێزانەوە بۆ کۆمەلگا لە کۆمەلگاوە بۆ دەوڵەت لە دەوڵەتەوە بۆ لە تاکەوە لە تاکی کۆمەلگاوە بۆ هەموو کۆمەلگا باسی ئەو لێکترازانە ئاڵۆز و خەتەرناک و پڕ لە ئازاری خێزانەکە باسی لێکترازانی پڕ لە ئازاری کۆمەلگاەکە ئەوە دوابەرهەمی شانۆییمە کە نووسی بێتم و بە هیوام کە ئێستا لە سلێمانیم بە هیوام بتوانم ڕێبکەوم لەگەڵ لایەنی پەیوەندیدار و هونەرمەندانی خۆشەویستی سلێمانی کە بتوانین کاستێکی باشی بۆ کۆبکەینەوە و بتوانین ئەم هاوینە دەست بکەین بەکارکردن لەو دەقەیە. واتە لە شاری سلێمانی تۆ کارێکی دەرهێنان بۆ دەقێکی کوردی خۆتەکەیت. بە هیوام پلانێکی وا هەیە ئەگەر سەربگرێت من زۆر بە خۆشحاڵیەوە ئەم هاوینە ئەکەوینە کارکردن لە دەقی لێکترازانە. هیوای سەرکەوتن بۆ خوازین سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. سپاس بۆ ئێوەش.